ماڵ ئاوایی. گەنجەکە کاتێ نامەکەی خوێندەوە لەسەر ڕستەیەکی نامەکە وەستا کە هاوسەرەکەی تێیدا نووسی بووی: تەندروستی منداڵەکەمان هیچ باش نەبووە، پزیشکی گوندیش نازانێت چیەتی. کاتێ گەنجەکە نامەکەی خستە لاوە بۆ یەکەم جار هەستی کرد کە سەربازە. تازە هەستی بەوە دەکرد کە چۆن 3 مانگی ڕاهێنان شەکەت و ماندویان کردووە. لەسەر نزیکترین کورسی دانیشت و لەبەر خۆیدا دەیگوت کەواتە تەندروستی خراپە، لەوانەی بیری باوکی بکات. گەنجەکە لەمەیاندا ڕاستی دەکرد، چونکە کچە بچکۆڵەکەی هەروەک دایکیشی دانی پێدا نابوو لە هەموو کەس زیاتر هۆگری باوکی بوو. ڕازی نەبوو لە کۆشی بێتە خوارێ. کاتە بیری لێکردەوە بە بێویستی خۆی پچە زەردەکەی هاتەوە یاد کە هەمیشە یاری پێدەکرد. بێگومان ئێستا درێژتر بووە. چاوەڕەشەکانی هاتنەوە یاد. ئای ئەو چاوەڕەشانەی لەژێر پچە زێڕینەکەی چەندە جوان بوون. ئەگەر گەنجەکە لە گوندەکان دوور نەبوایە ئەوە بە هەر نرخێک با بۆ دیداری کچەکەی دەچوو، بەڵام نەی دەتوانیەوە بکات. جگە لە دوعا و پارانەوە هیچی تری لەدەست نەدات. باش دەیزانی کە تەنیا ئەوەی لە دەستی دێت کە تێنۆرەی پاسەوانی هات جارێکی تر دوعای بۆ کرد. ئینجا چوو بۆ پاسەوانی. کاتێکەمێک لە نیوە شەو تێپەڕی و هەمووان خەوتن و دنیا ئارام بوو، بەڵام لە دەرەوە بایەکی بەهێز دەهات. دوای ماوەیەک هەستی کرد شتێک لە شوشەی پەنجەرەکە دەدات. سەیری شوێنی دەنگەکەی کرد، بەڵام هیچی بەدی نەکرد. کاتێ دووبارە گوێی لە دەنگەکە بووەوە بەرەو شوێنی دەنگەکە ڕۆیشت. لە دەرەوەی پەنجەرەکە باڵندەیەکی جوانی بینی کە لە ژیانیدا باڵندەیەکی وا جوانی نەدی بوو. پەڕەکانی بەهۆی ڕووناکی پەنجەرەکەەوە دەدرەوشانەوە. لەبەرەوەی گەنجەکە لە گوند گەورە ببوو لای وابوو هەموو جۆرە باڵندەیەک دەناسێ، بەڵام ئەم باڵندەیە لە هیچ کام لەو باڵندانە نەدەچوو کە دەیناسین. بەسەر سامی و سەیری دەکرد و دەیگوت ئەوە لەوێ چی دەکەی؟ لەم شەوە ساردەی زستاندا لە دەرەوە چی دەکەی؟ باڵندەکە لە شوێنی خۆی نەجوڵە، وەک بڵێ لە جوڵان دەترسا، بەڵکو سەری بەرز دەکرد و دەیڕوانی. ماوەیەک بەم جۆرە مایەوە پاشان وەک بڵێ پەلەی بێت و فڕی و کەوتە نێو تاریچیەوە. گەنجەکە لە پەنجەرەکەەوە سەیری ئاسمانی دەکرد و بە دوای باڵندەکە دەگەڕا، وەک بڵێ شتێشی لەدەستدا بێ. نەی دەویست باوەڕ بەوە بکات کە ئەمە سەردانی ماڵ ئاوایی بوو. لە ڕۆژی دواتر هەواڵی مردنی منداڵەکەیان بۆ هێنا. کاتێ بە دوای داگەڕان تا هەواڵەکەی پێڕابگەن، بینیان هێشتا لە پەنجەرەکەوە هەر سەیری ئاسمان دەکات.